سڵاتان لەبێت بەیانیتان باش بەیانێک پڕ لە جوانی و لە شادی هیوادارم کە لە هەر کوێیەکن کوردستانیانی خۆشەویست لەش ساغوتە دروست بن. جا ئەم بەیانیەش بە کۆمەڵی بڕگە و بابەت لەگەڵتانی یاری 24 لە کوردستان 24ەوە هەموو بەیانێک جوانترین بابەتەکانتان بۆ ئامادەکەن. لە هەرێمی کوردستان چەند حاڵەتێکی دەستێژەکردنە سەر کرێکاران، ماڵان یاخود کارگوزاران تۆمار کراوە، بەڵام نەبووتە دیاردە. ئەم بابەتە دەکەینەتەوەری سەرەکی پرۆگرامی ئەمڕۆمان وە زیاتریش لەسەری دەوەستی. بابزانین چی دیکەمان هەیە لەسەر پرۆگرامی ئەمڕۆمان کە قسەی لەسەر ئەەکەین و ئێوە بینەری ئەبن. بابەتەکەی دیکەمان لە شاری ئیسانۆی تورکیا پەیکەری ئەفرۆدەیت و دۆنیسیۆس خوداوەندی خۆشەویستی و جوانی وە شەراب دۆزراونەتەوە کە مێژووی ئەم پەیکەرانە بۆ 5,000 ساڵ لەمەوبەر ئەگەڕێتەوە. وا بابەتێکی دیکە کە ئامادەیە بۆ کەسانەی کە حەزیان لە تەکنۆلۆژیا و لە ئەو بابەتانەیە کە کاری لەسەر ئەکەن لە ڕووی تەکنۆلۆژیەوە، بۆ نمونە لاپتۆپ. کۆمپانیای ڤیڤۆ جۆرە لاپتۆپێکی نوێی 13 ئینجی بڵاو کردوتەوە کە بە گوتەی کۆمپانیەکە لە دێڵ و لە ئHPش باشترە و نرخەکەشی هەرزانترە. جگە لەمانە کۆمەڵە بڕگە بابەتی دیگەشمان هەیە کە ئێوە لە بەیانی 24ەوە دەیبینن و دەیبیستن سود و زانیاری لێوەردەگرن. ئامانجی ئێمە سوودگاندنە بە ئێوەی خۆشەویست و جگە لەوە بەیانێکی پڕ لە جوانی و لە چێژ بەیەکەوە بەسەربەرین. باشە، بەر لەوەی کە بچینە سەرتەوەری سەرەکی پرۆگرامەکەمان ئەمڕۆ لە چەند بابەتێکی هونەری لە کوردستانەوە دەست پێەکەم بۆتان. ئەم بابەتەمان بۆ کەسانێک کە حەزیان لە کاری شێوەکاریە. جا بینەر بن ببینن کە لە ژێر ناونیشانی من لە خەمی نیشتیمانم و تۆش هەر بە یادی گەرمکردنی دڵی خۆتیت 11مین پێشەنگای شێوەکاری هونەرمەند کاروان قادر کابان کرایەوە. لەم پێشەنگایەدا هونەرمەند بایەخی بە مێژووی نەتەوەی کورداوە. هەر یەکێک لەم تابلۆیانە هەڵگری چەند پەیامێکی نەتەوەیی و نیشتیمانی و خەمی کووردا. هەر کەسێک کاتێک سەردانی ئەم پێشانگایە بکات دەگەڕێتەوە بۆ مێژووی نەتەوەیەک کە خاوەنی کللتور و ڕەسەنایەتی خۆیەتی. هەر بۆیە کاروان قادری هونەرمەند لە ڕێگەی خستنە ڕووی ڕەنگە جیاوازەکان و لە ڕێگەی چیرۆکی تابلۆکانیەوە پەیامی ئەوە دەگەیەنێت کە خوێندنەوە بۆ کللتوری کورد لە ڕێگەی هونەرەوە کارێکی جیاوازە. فکرێترم وەکو ئەنفال وەکوی ترە و کارەسات و تراژیدیایی لەم ناوچەیەوە سەرگەدی کووردا هاتووە. ئەوەی زیاتر من مەبەستمە بە شێوازێک ئیش بکەم کە زۆرترین ڕەنگ بەکاربێنم، چکە ڕەنگ لە کەلتور و لە بابەتی لە کەلەپور و بابەتی ئەوە ئێمەشا، یعنی زۆرێک لە نەخش و نیگار و فەرش و دەستچن و ئەوانەی کە ئەو کەرەسە و جلوبەرگانی لە کۆنا بەکارهاتن کورد بایەخی زۆر پێیاوە بە ڕەنگ زۆر من لە هەموو ڕەنگەکان ئیشەکەم، یعنی نایم تابلۆیەک دوسێ ڕەنگی تیا بەکاربێنم بێم بە ئارەزوو عەمدەن حەزەکەم زۆرترش قورستر و قوڵتریکەمەوە لەوەی کە ئیشێک حەزەکەم زۆر زیاتر زۆرترین ڕەنگی تیا بەکاربێنم لەوەی کە هەیە، ینی حەزەکەم زۆر چڕبوونەوەی تیا بکەم وەکوەوەی کە هەرچەند ڕەنگە فیگەرەکە ئەگەر بە ڕووتی بکەم ئەو هێڵکاریە نەبێت لە هەندێک لە تابلۆکانمە لە بۆ نمونەوەکو جەنگەکانی یا سوارەکانی کوردیان ڕاوە بەرازەکان ئەگەر بێت و ئەو هێڵکاری هەندەسیەکە دەینامیکێتێک دروستەکە لە سەرکارەکە کەسەیەکی هەست بە جوڵەیەکەی تایە. تێڕامان لە تابلۆکان لە کەسێک بۆ کەسێکی دیکە دەگۆڕێت. تێگەشتن لە پەیامی تابلۆکان و خوێندنەوەش بۆیان لەلایەن هونەرمەندانی شێوەکارەوە هەستێکی جیاوازە و کەشێکی تەواو هونەری بە پێشانگاکە دەدات. لێرە لە چەمکەکە دوو حاڵەتی بەکارێ نابێن، یعنی دوو جێڕانەوە بێ، جێڕانەوەیکی مێژووی بێ کەوا مێژوو لە داستانەکانە سیرەکەن ئەگەسەی تابلۆکانیکەن هەمووی مەربوطە بە خۆمانەوە، یعنی کەواتە ئەگەر ناکۆچی و
ناتەبایی هەبوو بێ لە ناو خۆمانە ینی وێنە و سیماکانی کە کردوێتی هەموو ئەو سیمانی نەتەوەی خۆمانە کەواتە ئەو میرنیشانن کەوا لە وەختی خۆی هەبوو دروست بوو لە هەموو نەتەوەیەکە میر و نەکان هەبووە تۆگەی بگەڕێنەوە بۆ ئیتالیا بگەڕێتەوە بۆ ئەڵمانیا یا بگەرێتەوە بۆ یۆناان ئەمانە هەر شارێک و میرنشینێکی خۆیە بووە شارێک و دەسەڵاتێکی خۆی بۆ بن لەمەی لای ئێمەش لە کوردەواری خۆشمانە بە هەماشیەوە و میری بابان و سۆران و جززیرە و بۆتان ومانێک کە هەبووە هەر یەکەی لە ناوچەی خۆی هونەرمەند لە پێشانگاکە بە قەبارەی جیاواز 24 تابلۆی ناوازەی نمایش کردووە کە ڕەنجی 2 ساڵ کارکردنیەتی لەسەر شاکارە هونەریەکانی کە بە بۆیەی زەیت و ئەکریلیک کارەکانی کردووە. هاوژین جەمال، کوردستان 24 سلێمانی. هونەری شێوەکاری هونەرێکی ناوازەیە جا ئەگەر خانمێک لەو هونەرەیە دەستی باڵای هەبێ و دووجار جوانتر و ناوازەترە جا هونەرمەندێکی کورد دوای زیاتر لە 20 ساڵ دابڕان لە وێنەکێشان دەگەڕێتەوە سەر بوارەکەی خۆی و لە شاری ستۆکۆڵم لە سوید هەڵەسێت بە ئەنجامدانی پێشانگایەک کە بەرامبەر بە سەرنجڕاکێشی تابلۆکانی پێشانگایەک بۆ کارەکانی لە کتێبخانێکی ئەو شارە کراوەتەوە. هەر لە منداڵیەوە هۆگری وێنەکێشان دەبێت بەڵام دوای ماوەیەک لە وێنەکێشاندا دەبڕێت و پاش تێپەڕنی زیاتر لە 20 ساڵی تەمەنی بڕیار دەدات و دەست دەداتەوە فڵچە وێنەکانی ناخی لە ناو تابلۆکانیدا دەکێشێتەوە. تافگە باس لە ناوەڕۆکی تابلۆکانی و هۆکاری گەڕانەوەی بۆ وێنەکێشان دەکات. بەڕاستی ئەمن لە منداڵیەوە وێنە دەچێشم بەڵام لەبەر ئەوەی عائیلە هاتە ناو مەوزوع و شتێ هالا ماوەچی زۆر لێدابڕام 20 سال لێدابڕام ئێستاکە وەختم هەیە زیاتر لە خۆم دەستم پێکردەوە پەیوەندیم کرد لەگەر کتێبخانەی ئێرە ستۆکۆڵم بە زۆر بە خۆشحالیەوە وێنەکانیان وەرگرتم و گوتیان دەتوانین پیشانی ئەو خەرکەی دێن کە لێرەیە. لەناو پەرتووکخانەکە بەشێکی تەرخان کراوە بۆ کاتی پشوو دانیشتنی سەردانکەرانی پەرتووکخانەکە. تابلۆکانی تافگە سەرنجی ئامادەبووان ڕادەکێشن و گەلێک لە تابلۆکانیشی فرۆشراون. Det finns en speciell tavla som jag tycker om. تابلۆی تایبەتی تێدایە کە بەڕاستی سەرنجی منی ڕاکێشاوە. من ئەو تابلۆیم دەبێت ئەوەی کە ژنێکە و لە خەیاڵێکی جوانی خێزانی و داهاتوودایە. ئەوە زۆر جوانە بەلامەوە. Och hur det växer i hennes hår. Jag är inte expert faktiskt. دیارە من کەسێکی پیشەی و شارەزای ئەبوارە نیم بەڵام هەر کەسێک خۆی دەتوانێت لێکدانەوەی بابەتیانەی خۆی هەبێت بۆ هەر یەکێک لەو تابلۆیانە بەڵام تابلۆکانی زۆر جوانن. دیارە کە کسێکی زیرەکە و جێگە دەستی لەسەر کێشانەکانی دیارە کە چەندە بە وردەکاریەوە کاری لەسەر کردوون. هیوای سەرکەوتنی بۆ دەخوازم. تافگە عوسمان لە دایکبووی شاری هەولێرە و دەیەوێت لە ڕێگەی تابلۆکانیەوە بەهێزی و لێبوردەیی و گەورەی ژن و ئازایەتی ژنی کورد نیشان بدات و بەردەوام بێت لەسەر هونەرەکەی. ئاوارە هەورامی کوردستان 24 ستۆکۆڵم سوید. وەکو ئەو خانمە هونەرمەندە کووردە هەر خانمێکی دیکەی کوردستان هەمیشە هەوڵی ئەوە ئادات کە جێپەنجەی لە ناو هونەر لە ناو کارەکان و لە ناو هەر شتێک کە پەیوەندی بە ژیانەوە هەیە دیاری بکات و جێپەنجەی خۆی بێڵێتەوە. لە سلێمانی بازاڕێکیش بۆ ناساندن و بە بازارکردنی بەرهەمی خۆماڵی کرایەوە. جا بۆچی باسی ژنانم کرد؟ چونکە بازاڕەکە یاخود پێشەنگاکە زیاتر خانمان بەشدارنتیا بەرهەمەکانیان لەوێ نمایش کردووە. کردنەوەی ئەم جۆرە پێشەنگانە بێگومان بۆ ناساندنی توانای خانمان زۆر پێویستە بە گرنگدا دەنرێت. بە چەند بەرهەمێک بەشداری ئەم پێشانگایی کردووە. زۆربەی ئەم بەرهەمانی کە ساز نمایشی کردوون دەستکردی باوکین. بەڵام حەز و خولیای بۆ کارەکە پاڵنەری بووە بۆ ئەوەی هاوشانی باوکی
دەست بداتە ئەم کارە و لە ماوەی کەرەنتینە و قەدەغەی هاتوچۆی ساڵی ڕابردوو پەرەی بە تواناکانی خۆی داوە و بەشێک لەم کارانی بەدەستی خۆی نەخشاندووە و دڵخۆشیشە لەوەها پێشانگایەکدا کارەکانیان نمایش دەکات. من بە پێوەی کە خۆم خولایەکی باشم زۆر حەزێکی زۆرم هەیە بۆ کریستاڵەکان لەبەر ئەوە زیاتر وام لێ هاو کە یارمەتی باوکم بەم لە ئیشەکانیان لە ڕۆژانەیە و زیاتر لە کاتی کۆرنتینەکەەوە دەستی پێکرد کە هەمومان لە ماڵەوە بووین و نەمانەتوانی بڕین دەرەوە ئەو کاتە من لە ڕێگەی پێیجێکەوە یارمەتی پێیجێکی باوکم ئەیە لە ڕێگەی ئەو شارەزایەکی زۆر باشم پێکرد لە نرخەکانی و معلومات لەسەر کریستاڵەکان بەعام و ئەشم بینی کە ئەو ئیشەکانی ڕۆژانی خۆی چۆنەکات چۆنی ئەم بازانە دروستەکات یا چۆنی بە دوای معلوماتی کریستاڵەکانە ئەگەڕێت. ئاشنابوونی براندی شارەکانی هەرێمی کوردستان هەنگاوێکی باشە بۆ بەرەو پێشبردننی کار و بزنسی گەنجان. هەر بۆیە چەند کەسێکیش لە هەولێرەوە بەشدار بوون. پرژە بەشداربووی پێشانگاکەیە و سەرپەرشتیاریشە. پێشانگاکە بە دەرفەت دەزانێت بۆ ئاشنابوونی هاوڵاتیان بەکاری دەستی گەنجانی وڵاتی خۆیان. ئێمە ئەمڕۆ لێرە هەوڵمانە ئەو کەسانە بانگ بکەین کە زۆر هەلیان نەبووە بچنە ناو پێشانگاکان بە تایبەتی کچن ئەوانیش حەزمان کرد بازاڕێک بکەینەوانێ کە بتوانن ئیشەکانی خۆیان بێنن عەرزیکەن بە نرخێکی کەم ینی زەختێکی زۆر نەچێتە سەریان و خۆشیان ئیسفادەیەکی باشی لێ بکەن. گرنگێکی زۆری هەیە چونکە لێرە مەجموعەی خەڵکی زۆریەت ئەگەر شتێکی واژ نەفرۆشن کارەکان ئەناسێنن. 24 براند لە سلێمانی و هەولێرەوە لە پێشانگاکەدا بەشدار بوون. بابەتەکانی کاری دەستی و ئێکسسوارات و جلوبەرگ و خواردن دیارترین ئەو کاڵایانە بوون کە لە پێشانگاکە نمایشکرابوون. هاوژین جەمال، کوردستان 24 سلێمانی. یەکێک لە دیارترینی ئەو بابەتانی کە ئەمڕۆ باسی لێوە ئەکەین ئەوەیە کە باس لە دۆخی کرێکارانی بیانیەکەین. وە گوتمان لە هەرێمی کوردستان دیارە ڕێژێکی بەرچاو کرێکارانی بیانی هەن کە کار دەکەن. ئەویش بەهۆی ئەوەی کە ئێستا خەڵک زۆربەی زۆری فەرمانبەرە خانمان لە دەرەوە کار دەکەن یاخود پێویستە لە لای کەسێک چاودێریان بکرێت کرێکارێکی بیانی ئەهێنن یان خزمەتگوزارێک ئەهێنن کە لە ماڵەکان چاودێری کەسەکە بکەن. ئەمەش بۆتە هۆی ئەوەی کە لەلایەن هەندێک جار کەسانێکەوە دەستدرێژیان بکرێتە سەر و وەگوت گوتیشمان کە ئەمە نەبووتە دیاردە سپاس بۆخوا بەڵام بۆیە ئێستا قسەی لەسەر ئەەکەین بۆیە هۆشیاری تەواو هەبێت وەجگەلەوە بزانین دۆخی کرێکارانی بیانی چۆنە بۆی کە تاشتەکەت چۆن ئەڵێ نەبووتە دیاردە حاڵەتەکە زۆر بەربڵاو نەبووتەوە پێش هەموو شتێک پێشگیری لێ بکرێت. سەبارەت بەمە دەمانوێت گفتوگۆی زیاتر بکەین بۆیە میوانی ئێمە ئەمڕۆ لە سلێمانیەوە بەشدارە لەگەڵمان کە چالاک ڕەئوف سەرۆکی لقی سلێمانی سەندیکای کرێکاران دۆخی کرێکارانی بیانی و هەروەها ڕێگرتن لە دەستدرێژی سێکسی کە حاڵەتێکە وەک باسمان کرد لەگەڵ میوانەکەمانە قسەی لەسەر ئەەکەین کە ئەو ئاگاداری زیاتر لە دۆخی کرێکارانە وەک لە هەر کەسێکی دیکە. بەیانیت باش کاک چالاک هیوادارم کە باش و تەندروست بیت. بەیانی ئێوەش باش بەیانی بینەران باش زۆر سپاس. زۆر سپاسی دەکەین. کاک چالاک سەرەتا هەر کە دەستم پێ کرد باسیەوەم کرد کە ئێوە وەکو سەندیکای کرێکاران لە هەر کەسێکی دیکە زیاتر ئاگاتان لە دۆخی کرێکارانە لە هەموو ئەو کێشە و گیر و گرفتانەیان کە هەیەە بۆ نمونە ئێستا کێشەی مانەوەیان کێشەی هەندێک جار وەرگرتنەوەی ویزا و پاسپۆرتیان کە ناتوانن بگەڕنەوە سەردان بکەن یان ڕۆژانی پشویان کەمە کۆمەڵی کێشەی دیکە یەکێک لەو کێشانە کە هەیە وە کێشێکی زەقە شوێنی خۆیەتی کە هەڵوێستەی لەسەر بکە قسەی لەسەر بکرێت دیارە نەبووتە دیاردە بەڵام بۆی کە پێشگیری لێ بکرێت ئەویش دەستدرێژیکردن بۆ سەر کرێکارانی بیانێ بە تایبەتی خانمانیان. دەمێ بزانم دۆخی کرێکاران لە چه بارودۆخێکایە و ئەو حاڵەتانش ئەگەر داتایەکتان لە بەردەست هەبێت چۆنن داتاکان ئاماژە بە چی ئەەکەن؟
بەڵێ زۆر سپاس بۆ جەنابتان دەستان خۆش بێ. مەسلەی کرێکاران بە گشتی لە هەریمی کوردستان جێی داخوونی گەرانیە کە ڕەوش و ژیانی کرێکاران بە گشتی خراپە بە بیانی و بە خۆماڵیەوە. ئەم تەوەری کە جەنابتان باستان لەسەر داناوە دەستانە سەر داناوە باسی بکەین مەسلەی کرێکارانی بیانیە بە تایبەت ئەو ژنانی کە یەنە هەرێمی کوردستان و ئەواکەن. ڕاستە ئەو مۆزوعی باسیەکەی دەستدرێژیکردنە سەر خانمان لە هەرێمی کوردستان هەیە، بەڵام بەو ڕێژەیە نیە وەکو تۆ جەنابتان باستان کرد نەبۆتە دیاریدا. ئەمە چەندین هۆکاری جۆراوجۆری هەیە کە لە هەرێمی کوردستان و لە تەواوی دنیای ئەم شتە هەیە. ینی ئەوە شتێک نییە بڵێ بەس لە هەرێمی کوردستان مەسلەی خانمان ینی ژنانی پاکەرەوە لە ماڵانە یا لە شوێنکارەکانە دەستدرێژیان کرێت سەر لە جیهانە بەگشتی ئەمە هەیە، بەڵام ئەوەی کە لە هەرێمی کوردستان هەیە و بۆ ئێمە جێی داخوونی گەرانیە ئەوەیە کە ڕاستیەکەی کرێکارانی بیانی کە داخلی هەرێمی کوردستانە بن زۆرێک لەم کرێکارانە بە نایاسایی داخلی هەرێمی کوردستانە بن یا کاتێک کە بە یاسایی داخلی هەرێمی کوردستانیەکەن ئەو لایەنانە ینی ئەو کۆمپانیانە داخلی هەرێمی کوردستانیانەکەن کە لە دوای ئەوەی ئەیانهێنە ئەم وڵاتەوە کڕین و فرۆشتنیان پێەکەن بەڕلایەنەکەن لیان ناپرسنەوە یا قۆرخکاری لەلایەن خاوەنکارەکانەوە دروستە بێت لەسەر مەسلەی ئەمانەی کە ئەچنە ناو ماڵەکانەوە. بۆیە ئەمانە هۆکارن کە ئەبێتە جێی ئەوەی کە دەستدرێژیان کرێتە سەر دەستدرێژی نەک هەر لە ڕووی جەسەدیەوە لە ڕووی عەقڵەوە لە ڕووی داهاتەوە پارەیانە خورێ دەرەکرێن ئیهاناکرێن. بێگومان پێنەدانی مۆڵەت هەندێکیان هەیە بە زمانی خۆیان باس لەوە ئەکەن کە تەنانەت ڕۆژێکیشیان بۆ پشوونیە لە هەفتەیە چ بگات بەوەی کە پێشێلکاری دیکەشیان بەرامبەر ئەکرێت. جا کاک ڕەئوف ئەوە بزانم کە کاک چالاک ئەمەوە بزانم کە کاتێک کە کەسێک لەو کرێکارانە تووشی حاڵەتێکی ئاوها ئەبێتەوە چۆن ئەتوانرێت پاڵپشتی لێ بکرێت، چۆن ئەتوانرێت کارێکی بۆ بکرێت، چونکە زۆر جار باس لەوەکەن کە لە ڕێی سڵحی کۆمەڵایەتیەوە لەگەڵیان ینی یاسایەک نییە شوێنێک نییەمان ڕووی تێ بکەن. ئەو میکانیزمە چییە کە ئەبێ ئەو کرێکارانە بیگرنە بەر بۆ وەرگرتنەوەی مافەکەیان؟ بەڵێ خۆی خۆشبەختانە ئیستا لە سلێمانی ڕێکخراوێکی تایبەت بەوان هەیە کە ناوی ڕێکخراوی کرێکارانی بیانیە و سندیکای کرێکارانی شەیە ئێمەش بەشمان هەیە بەشی ژنانمان هەیە تایبەتە بە ئەم بوارە. هەر کاتێک لەم کرێکارانە ڕوو لە هەر یەکێ لەلایەنانی ئێمە بکات ئێمە بەم لیژنانە بەم چاودێریکردانە بە دوواداچوونەکەین بۆ کێشەکانیان هەوڵە دەین بزانین گرفتەکە لە کوێیە چارەسەری بکەین. بەڵام ئەوەی کە گرفتی ئەساسیە بۆ ئێمەش و بۆ ئەوانشی دروست کردووە ئەو یاسایانەیە کە لە هەرێمی کوردستانیش پێکرێ. بەڕاستی یاساکان جێی متمانەی ئەوان نین، جێی متمانەی ئێمە نین کە ناتوانین لە 100% داکۆچی لە مافەکانیان پێ بکەین. گرفتەکان ڕاستی من نایشارمەوە کە لایەنە پەیوەندیدارەکان ئەو شوێنانەی کە مۆڵەتە دەن بەم ڕێکخراوانە کرێکاری بیانیێنن و وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ئەمانە هەمووی لە ڕووی ئەم بوارەوە کەم تەرخەمیان هەیە. کاتێک لایەنی پەیوەندیدار مۆڵەت بە کۆمپانیایەکەدا کرێکاری بیانی هاوردە بکە بیهێنێ لێرە ئیشان پێ بکە ڕێکارە یاسایی و قانونیەکانیان بەجددی نەگیراوەتە بەر یەکێ لەو خاڵانەی کە زۆ گرنگە لە مەسلەی هێنانی کرێکاری بیانی بۆ ئێرە و خستنە سەر ئیشان مەسلەی گرێبەستی کارە. ئێمە داکۆچی تەواو لەسەر مەسلەیەکەین و زۆر کاتیش باسمان کردووە کە کرێکاری بیانیش و خۆماڵیش کاتێک لە هەر شوێن کارێکایانەوە ئیش بکەن گرێبەستی کار یەکێک لە خاڵە ئەساسیەکانە کە ئەبێ لە بینی خاوەنکار و کرێکارەکەی هەبێ. کاتێک کە گرێبەستی کارەکرێ تەواوی مافەکانی تیا تەسبیتەکرێ نەک هینی کرێکارەکە بەڕاستی خاوەنکارەکەش مافەکانی تیا پارێزراوە بێ. بەڵام جێی داخوونی گەرانیە کە ڕێژەیەکی زۆر کەم بەرچاوە ینی لەوانەیە لە 10-15 ئەمەی من باسیەکەم کرابێ لە شوێنەکانە باخەیتری ناکرێت جێی داخە و جێی نیگەرانیە بەڕاستی. باشە کاک چالاک تا ئێستا حاڵەت هەبووە کە دەستدرێژی کرا بێتە سەر و یاسایەک هەبێت کە بێگومان ئەگەر یاساکە هەبێت یان پێویستی بە هەموارکردنەوەش هەبوو بێت مافەکەی بۆ گەڕاند بێتەوە حاڵەتی وەتان هەبووە مافی بۆ گەڕێن بێتەوە یاخود پاڵپشتی لێکرا بێت یان نا هەر دەستی لێ هەڵگیراوە و تەواو حاڵەتێ بۆ ڕووی داوە.
خۆی لەم خاڵیانە من ومێدێکی باشیانی خۆشحاڵێکی باش بە بینەرانەدەم کە هەر کاتێک هەر کرێکارێک بیانی یا خۆماڵی بێت سکاڵا بکە لای ئێمە یا لای ڕێکخراوی کرێکارانی بیانی یا لە بەکارخستن بەڕێوەلاتی بەکارخستن سەر بە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی بەڕاستی ئێمە کۆڵ نادەین لەوەی هەتا مافەکەی بۆ بەدەستێنین ئیتر لە ڕێی پەیوەندی کۆمەڵاتەکانەوە بێ لە ڕێی لیژنەکانەوە بێ لە ڕێی یاساوە بێ ئێمە کۆڵ نادەین چکە هەر کرێکارێک هاتە دەرگاکانی ئێمەیدا خۆی هات لە دەرگاکانی ئێمەیدا و ئێمە بە دوواداچوون بۆ ئیشەکانی بکەن کێشەکانی بێنێتە لای ئێمە من لە یەکێتی سەردیکاکانی کرێکاران دوو پارێزەری بەڕێزمانەیە خۆبەخشانە ئیش بۆ ئەم حاڵەتە و تەواوی ئیشەکانەکەن باشە کاک چالاک جەناب تەڵێ ئەگەر هەر کاتێک کەسێک هات بۆ لای ئێمە تا ئێستا کەسێک هاتووە بۆ لای ئێوە ئەگەر هاتوو چیتان بۆ کردووە هاتوون من ئەگەر ڕێک دامانن بە یاسا هەر کاتێک هەر کەسێک مافی هەر کرێکارێکی خواردبێت و ناتبێتە ژێرباری ئەوەی مافەکەی بۆ بجێڕێتەوە ئێمە لە ڕێی دادگای کارەوە کە دادگای کار هەیە دادگای کار هەفتەیە لە هەفتەیەکە دوو جار داهانیشێکە ئەمەش هەر کەم تەرخەمیە بەڵام بۆ ئێمە هەر باشە بۆ کرێکاران هەر باشە ینی جێی ومێدە کە بتوانین زیاتریکەین لە ڕێی ئەو دادگایەوە ئەگەر خاوەن کارەکە ناتبێتە ژێرباری ئەوەی مافەکانی بۆ بجێڕێتەوە بە دڵنیاییەوە ئێمە ئەیدەین بە دادگا هەتا لە ڕێی یاساوە مافەکانی بۆ بگەڕێتەوە من ویستم بەڕاستی قسە لە سەرشتی چکەش بکەم بۆ دەوڵەمەندکردنی بەڵێ فەرموو خۆی ئەو دەست درێژیکردنە سەر ئەوەی کە لەگەڵ کرێکارانەکرێ ڕاستەکەی زۆرتر ئەو کرێکارانن کە لە ناو ماڵەکانە ئیشەکەن ئەم کرێکارانە کڕین و فرۆشتنیان پێکرێ حکومت بە دوواداچوونی جدی ناکە یعنی لایەنی پەیوەندیدار کاتێ مۆڵەتەدا بە کۆمپانیای کرێکار لە دەرەوەی سلێمانی یە لە دەرەوەی هەرمی کوردستان و عێراق هاوردە بکا بۆ ئێرە ئەوەنگە لە سەرێتی کە ڕسوماتە قانونیەکەی لێوەرەگرێ و ئیتر دوایی بەڕاستی لی ناپرسێتەوە ینی ئێمە ئەمە گرفتی ئەساسی و ڕێسی ئێمە و کرێکارانیشە کاتێک حکومت مۆڵەتەدا بە کۆمپانیایەک بەلایانی کەمەوە 100 کرێکار 150 کرێکار 50 کرێکاری بیانی ئێنێ لە هەرمی کوردستان ئیشان پێ بکە حکومت ئەمەngەی لەسرە کە ڕسوماتی قانونیەکەی لێوەرەگرێ و لێرە بەرلایەکە بەڕاستی بە دوواداچوونی جدی نییە بۆ ئەوەی بزانێ ئەم کۆمپانیایە چی لەم کرێکارانە کردو ینی کۆمپانیا هەیە بەڕاستی کرێکارەکانیانیەوە بۆ ئێرە و لێرە فرۆشتنی بردویان بۆ بەغا لەوێ ئیشان پێکەن جاءتر لەوێ بێساحەبیە بێ یاساییە بێ قانونی هەر چۆنێکەکرێ تۆ مرۆڤێک کڕین و فرۆشتنی پێوە بکەیت پاسپۆرتی پێ نەبێ بیبەی لە شارێکەوە بۆ شارێککە لێ بەرڵایکەی باشە کاک چالاک کەواتە ئەو کرێکارانە چۆن ڕاها ئەمری خۆیان بەدەست خۆیان نییە کە دێنە ئێرە بە ڕێگەی نایاسایی ئاوا کڕین و فرۆشتیان بۆکرێ بۆ شارەکانی باشوور و ناوەڕاستیش ئەبردرێن ئەمانە لە ترسیەوە هاتوون گیانیان یا پارێزراونیە یا بەو پێی کە وڵاتەکەیان زۆر لە ڕووی باری ئابووری و داراییەوە لە ژێر سفران چۆنەڵیان لە برسا هاتووە بۆ ئێرە کە نانێک پیاکات ئەزانێت کە ئەگەر ئەو شکاتە بکات یاخود ئەو سکاڵای تۆمار بکات ڕەنگە نانبڕ ببێت ئەترسێ لەو حاڵەتە ئێوە وەکو سەندیکات چکارێکتان کردووە کە ئەوانە وەندە هوشیار بن ئەگەر بەرەو شوێنێکی تر شارێکی تر بران چۆن لە لای ئێوە سکاڵات تۆمار بکەن یا چۆن بێن ئەو سکاڵانە تۆ چۆن ئەوانە هۆشیارەکەنەوە خۆی ئەمە دوو جۆریان هەیە ئەگەر کرێکارەکان خۆماڵی بن بەڕاستینیان بڕاوە بن دوایی خاوەنکارەکە دەریانەکەوە هیچ ئیجراعاتێکی قانونی نییە لەگەڵم خاوەنکارە ئێمە دوایی بیکەنیانی بڵین بۆ دەرەکردووە کابرا ئەنوا ئەشکال مبەڕری قانونیێنێتەوە کە ئەڵێ ئەو حاڵەتەشیان کە کرێکارەکان بیانین ئەگەر دەریشیانکان بەڕاستی ئەوان خاوەنی پاسپۆرتی خۆیانن دوایی لە ڕێی ئەو ڕێگایەوە کە هاتوون ئەتوانرێ بنێرێتەوە بۆ وڵاتی خۆیان و لایانی خێرخوازی هەیە و ڕێکخراو هەیە حکومت هەیە ئەتوان نەرچۆنێک بێ ئەو پێداویستی بۆ دابینکە کە بیجێرنەوە بەڵام ئەمانە کەمتر لە کرێکاری بیانیە ڕوو ئەداکەنان بڕێن بێ چکە ئەو کۆمپانیای هانوێتی خاوەنداریەتیەکە ئەگەر کۆمپانیاکە مصدق بێنی کۆمپانیایکی معتەریف و باوەڕ پێکراو بێ خاوەنداریەکە فەرزە لەسەری هەتا کاریشتری بۆ دۆزێتەوە لە لای خۆی داینێ نانی باتێ ئاوی باتێت جێ حەوانەوەی باتێ هەتاکو کاریشتری بۆ دۆزێتەوە بەڵام ئەمەش ئەوە نییە خۆشحاڵی نەکردوین کە لە 100 کۆمپانیاکانوان ئەتوانن ئەم کارە بکەن بۆیە پشێویەکی
بێمەعنا بەڕاستی لە ناو کرێکارانە هەیە بەگشتی کرێکاران هەموو ئەوانەی لە دەرەوەیان بۆ مەعیشە دیێن بۆ دابینکردنی پێداویستی ژیانیانیان کرێکاری خۆماڵی و بیانی و هەموو کرێکارن باڵێ هەموو ئەو کرێکارانی کە ئەیانەوێ خادیمە بکەن لە ماڵەوە یا کاری بیناسازی بکەن یا لە کۆمپانیایە شوێنەکە ئیشەکەن بەڕاستی هەموو ئەمانە هێز و بازوی خۆیان بەرامبەر بڕێک پارە ئەفرۆشن بۆ ئەوەی بژێوی ژیانیان پێدابینکەن لە بەرامبەر فرۆشتنی هێز و بازویان کە ماڵ و مناڵیان پێتەمینکەن گوزەنان و نان و حەوانە و ئەوەکو ئەو ئەیانەیە وەکو مرۆڤێکی ئاسایی بژین کە بەڕاستی ئەمە بۆ ئێمە و بۆ هەموو لایەکجێی داخونی گەرانیە کە حکومەت ناتوانێت لایەنە پەیوەندیارەکان ناتوانن ڕێکاری قانونی و یاسایەکان وەکو خۆی جێبەجێکەن کە من یەک نمونەی بچکۆلە بە جەناب دەڵێم لە کاتی کەرنتینەیە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیارێکیدا کە ئەبێ هاوردەکردنی کرێکاری بیانی ڕابگیرێ بەداخەوە لە ئیستایە لە ئەم 2021 کە ئێمە لە سندیکای کرێکاران بەلایانی کەمەوە 25 تا 30 موافقەتی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتیم لایە کە تازە کراوەتەوە بۆ ئەو کۆمپانیان کرێکاری بیانی هاورداکەن کە ئەمە بەڕاستی جێداخونی گەرانیە کاتێک تۆ زروفێکی اقتصادی لە وڵاتێکا ڕوئەدا بەڵای چۆکو نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا لە وڵاتە سەر هەڵەتدا هێزی کار لاواز ئەبێ کارگەکان بەرەوداخستن ئەڕۆن اقتصادی وڵاتەکە و داڕوخاوە ژیان و گوزەنان قورس بووە حکومت خۆتان نەزانن بوو جێ حکومت و داهات و اقتصاد چی لێ هاتو ینی ڕوونە ئەمە من نامێ بچمەنە ئەم بابەتەوە بەڵام کە هەموو ئەمانە ئابینین جێی داخەتۆ ڕێگا بە کۆمپانیا دەی کۆمپانیا کرێکاری بیانی هاوردە بکا کە لە کاتێکە کرێکارانی خۆشمان ناڵێم لە 100% بەڵام کرێکارانی خۆماڵیش ئامادەیتیایە هەموو ئیشە بکا لەم هەرێمی کوردستانەیە کە بۆ ئەوی پێی بژی من خاڵێکی تر بۆ جەنابێت بۆی بابەتەکەمان دەوڵەمەند کە ئەوەیە کە دەستێژی کردنە سەر مافی کرێکاران بە تایبەتی ژنان هەر ئەوانە نین کە کرێکاری بیانین و لە ماڵەوە ئیشەکەن هەموو ئەو کرێکارە ژنانی کە لە خۆماڵین و لە هەرێمی کوردستان لە ئەبینین لە شوێنکارەکانە ئیشەکانوانیش دەستدرێژیانە کرێتە سەر خاڵێکی نمونەیەکی زۆر بەرچاو و ڕوون ئەوەیە کە کاتێک کرێکارێکی ژن لە یەکێ لە مۆڵەکانیا لە مارچێتێ لە شوێنەکە ئیشەکە تۆ دیقەت بن بزانن ئەوە دەستدرێژی کردنە سەر مافی تاکەکان نییە کە جلوبەرجێکی بێ بە زۆر فەرزەکە بەسەریا کە ئابێ بەم شیەوە جلوبەرگە تۆ هەڵسوکۆتکەی لە مارچێتەکەمایە لە مۆڵەکەیە لە شوێنکارەکەیە تۆ دیقەت بن ئەمانی کە ئەم ژنانی کە لەو شوێنانیانە ئیژەکەن گرێبەستی کاریان نییە بەلایانی کەمەوە 13 تا 15 ساعت ئیش بەم کرێکاراناکەن کە ئەمانە دەستدرێژیکردنە سەر مافی تاکەکان نییە بە هەموو شێوەکانیەوە لەم هەرێمی کوردستانە ینی ئێمە گرفتدارین دەردەدارین بەڕاستی بە هۆکاری ئەمەی کە کرێکاران چ خۆماڵی چ بیانی و چ ژن چ پیاو لە شوێنکارەکانە بەڕاستی مافەکانیان پێشێ لەکرێ حەقیان ئەخورێ سەرچاوی هەموو ئەم گرفتەش ئەوەیە ئێمە بەدەیان و بە سەدانی یاداشتمانەوە بەلایەنە پەیوەندیدارەکان لە حکوومەتی مەحەلی کە من باسی سلەیمانیەکەم وە سەر و ئەوەش بە حکوومەتی هەرێمی کوردستان و بە وەزارەت کە ئەبێت گرێبەستی کار لە شوێنکارەکانە بکرێتە مەرجێکی ئەساسی بۆ ئەوەی هەموو کرێکاران بەگشتی بە بیانی و بە خۆماڵی و بە هەموو ئەوانەی ئیشەکەن جا ژنن یا پیاون جا خادیمەن لە ماڵەن یا کرێکارێکن لە شوێنکارێکە ئیشەکەن ئەمانە گرفتێکی بنەڕەتی و ئەساسیە کە ئەبێ بە بڕوای ئێمە و بڕوای زۆرێکیش لە ئەوانەی هەڵسوڕاون لە بواری کرێکاریە زۆر شت هەیە بەڵام ئەوەی من دەرفەتە بۆ من لەم ماوەکەمە لەگەڵ جەناب تا گفتوگوی لەسەر بکەم ئەوەیە کە گرێبەستی کار زۆر کێشە ینی باوەڕتان هەبێ لە 150 بۆ 60 کێشەکان لەگەڵ خاوەنکار و کرێکار یەکلایە کاتەوە. باشە زۆر سپاس دەکەین بەو هیوایی کە یاسایەکی ئاوها چەسپا و جێگیر هەبێت کە مافی کرێکار کە مافی پێشێل کراوە مافەکەی بۆ بگەڕێنێتەوە هەروەها خاوەنکاریش مافی پێشێل نەکرێت بە یاسایەکی دروست و تەواو. زۆر سپاس دەکەم چالاک ڕەئوف سەرۆکی لقی سلێمانی سەندیکای کرێکاران کە ئەمڕۆ سەبارەت بە دۆخی کرێکارانی بیانی و ڕێگرتن لە دەستدرێژی سێکسیکردن بەسەریان لەگەڵمان بوویت. سپاس دەکەم. سپاس بۆ جەنابی.
لە بڕگەی تەندروستیمان ئەمڕۆ باس لە کێشەیەک ئەەکەین کە کێشەی بەشێکی زۆری ئەو تەمەنانەیە کە پێیان دەڵێن کەسانێک کە گەیشتونە تا تەمەنی هەرزەکاری و بەروسەرتر ئەویش زیبکەیە کە زۆربەی و تەمەنانە تووشی ئەبن بەدەستیەوە دەناڵێنن ڕەنگە کێشێکی تەندروستی زۆر ئاڵۆز نەبێت بەڵام کاتێکە ڕوخسار تووشی ئەو زیبکانە ئەبێت ئەو تەمەنە خۆی بۆ خۆی کەمێک هەستیارە ئەوەندەی تر بەلایەوە هەستیارە بێت حاڵەتەکە بۆیە لە بڕگەی تەندروستی بەیانی 24 ئەمڕۆمان هاوکارمان دنیا عادل باس لە هۆکارەکانی زیبکە و چارەسەرکردنی دەکات. سڵاوتان لێبێت دنیا عادلم لە تەندروستی بەیانی 24 لەگەڵتانم. هیچ کاتێک دووچاری زیبکە بوویت و نەزانیت ئەم زیبکەیە لە چیەوە دووچاری بووی ئێستا من وەک هەموو جارێک پێتانی ئەڵم. پێستی مرۆڤ لە چاڵی بچووک پێک هاتووە کە بە کونیلەی پێست ناو دەبرێت. ئەم کونیلانە کاتێک ئەگیرێن بە چەوریان پێستی مردوو یان پیسی ئەم زیبکانە دروست دەبێت. هەر بۆیە دەکرێت زیبکە لە هەر شوێنێکی لەشی مرۆڤ دروست ببێت بەڵام بە زۆری لەسەر ڕوخساری و پشت و مل و شان و سەرسنگ دروست دەبن. کاتێک زیبکەت بۆ دروست بووە سەرنجت داوە سلکێکی ڕەشە یاخود سپی ئەم ڕنگانە بە کۆم دەونیز دەناسرێن. ئەم زیبکانە بۆیە ڕەش دەبن بەهۆی بوونی ئۆکسجینی هەواوە هەروەها زیبکە سپیەکان دەکەونە ژێر پێستەوە. هەندێک شێوەی زیبکە هەیە کە بە زیبکەی هەوکردن ناو دەبرێت. بە شێوەی جیاجیا دەردەکەون وەک شێوەی کیسا کە دەکەوێتە ژێر پێست و پڕێتی لە کێم. هەروەها زیبکەی هەوکردو لە شێوەی بلۆقێکی بەرزبووی سوور و بچووکە لە ئەنجامی هەوکردنی تورەکەی قشت دروست دەبێت. هەندێک جۆری دیکە لە شێوەی دوومەڵە کە پڕێتی لە کێم و مادەی شل و هەوکردو. هۆکارەکانی دروستبوونی زیبکە وەک گۆڕانی هۆرمۆنەکان بەهۆی تەمەنی هەرزەکاری یان لە کاتی دووگیانی هەندێک دەرمانی دیاریکراویش هۆکارە وەک کۆرتیکۆستیرۆید یان دەرمانی کۆنتڕۆڵکردنی منداڵبوون یان پێدانی تێستێستیرۆن. خۆتان بە دوور بگرن لەم خۆراکانی شەکر یاخود کاربۆهیدراتیان تێدایە وەک نان یاخود جبس و هەندێک جاریش لە باوانەوە وەری دەگری کە زیبکەیان هەیە واتە لە ڕێگەی جینەوە دەگوازرێتەوە بۆ نەوەکانی. با بزانین چۆن خۆت کۆنتڕۆلی زیبکە بکەیت لە ماڵەوە. ڕۆژانە 2 جار دەموچاو ششتن پێویستە بە پاکەرەوەیەکی خاڵی لە زەیت بۆ لابردنی چەوری و پیسی سەرپێست کە هۆکارن بۆ دروستبوونی زیبکە. قششتن بە شێوەیەکی ڕێک و بەردەوام گرنگە بۆ دوورکەوتنەوە لە زیبکە و هەرگیز زیبکە دەرمەهێنە یاخود مەی پەستێوە بۆ ئەوەی بەکتریا یان چەوری زیبکەکە بڵاو نەبێتەوە بۆ شوێنەکانی دیکە و بە تایبەت بیگرنەوە. خۆشوشتن لە دوای وەرزشکردن گرنگە و لە بیری مەکەن بۆ ڕێگریکردن لە دروستبوونی زیبکە. دوور بکەونەوە لە فشاری دڵە ڕاوکێ چونکە هۆکارێکە بۆ ئەوەی زیبکەکەت خراپتر بکات. بۆ ئەو خانمانەی میکەپ ئەکەن نەکەن بە میکەپەوە بخەون پێویستە جوان پێستان پاکەنەوە و اینجا پشوو وەربگرن. بوونی مادەی گۆگرد لە هەندێک گیرا و پاکەرەوەی پێست و ماستکدا بەسوودە بۆ ڕێگریکردن لە دروستبوونی زیبکە. هەندێک جار پێدانی ئەنتیبایۆتیک بۆ کەمکردنەوەی هەوکردن بەهۆی بەکتریا بەکاردێت بەڵام نابێتە ڕێگایەکی بنبڕکەر بۆ لە ناوبردننی. یەکێکیکە لە ڕێگاکان پێدانی هۆرمۆنی کۆرتیزۆنە بە نەخۆشەکە لە ڕێگەی دەرزیەوە بێت ئەمەش بەسوودە بۆ ئەو زیبکانەی کێمیان تێدایە و بە شێوە گەورن. دەکرێت هۆکاری زیبکە بەکارهێنانی کەلوپەلەکانی ڕۆژانەمان بێت بەهۆی دروستکردنی هێزێکی لێخشاندن و پەستان لەگەڵ پێستماندا وەک لە کاتی بەکارهێنانی مۆبایل یان هەڵگرتنی تورەکەی شان و بەستنی یەخەی قەمیسەکەت زۆر بەتونی. هەر تەندروست بن. لە دوای ڕێنمانیەکانی دنیا کە بۆ زیبکە بوو هیوادارم کە بە هەندی وەربگرن ئەوانی کەوتی لە خواردنەکان مەیخۆن ئەوانی کەش باشە بەکاری بهێنن و چارەسەرانەی شوید کە چارەسەری سەرەتایین ڕەنگە تۆ بزانی کام زیبکەیەت هەیە و جۆرەکەی چۆنە. لەسەر ئەو بابەتەوە با بچین بۆ کەربەلا دەتان بەم بۆ کەربەلا لەوێ باسی 4000 ئەشکەوتی بچووک و مامناوەند دەکەین کە پێیان ئەوترێت تار لە قوڵایی بیابانەکانی کەربەلا هەن کە 100 متر لە ئاستی ڕووی دەریا و بەرزن. لە سەردەمی جیاوازیش شەناڕەناسانی عراقی و بیانی کاری دۆزینەوە و لێگەڕان بە دوای ئەم ئەشکەوتانە کردویانە کە بۆ دۆزینەوەی سەرەداوێک بۆ لەسەر نهێنی دروستبوونی ئەم ئەشکەوتانە بەڵام هیچ بۆچوونێکی یەکگرتوو نەبووە کە ئەم ئەشکەوتانە بۆچی دروست بوونە هیچ چییە. هەرەوەشنا دەنگۆی ئەوەشی لەسەر کامانە ئەفسانەیان لەسرە کە ئەم ئەشکەوتانە شوێنی نیشتەجێبوونی کێبوونە.
پێچان بڵێم ئەڵێن شوێنی نیشتە جێبوونی جنۆکەکان بوون ئەفسانەیە ئەمە. ئەشکەوتەکانی تار لە بیابانەکانی کەربەلا خاوەنی مێژوویەکی قوڵن. دەگوترێت مێژووی ئەشکەوتەکانی ئەم ناوچەیە دەگەڕێتەوە بۆ 4000 ساڵ پێشداین. لە سەردەمە جیاوازەکاندا زۆرێک لە شوێنەوارناسانی جیهان کاری دۆزینەوە و لێگەڕانیان بۆ دەستکەوتنی سەرەداوێک لە چۆنیەتی دروستبوون و ژیانکردن لەم ئەشکەوتانەدا کردووە، بەڵام بە ئەنجامێکی یەکگرتوو نەگەیشتوون. دەکەونە نزیک عین تەمر لە ڕۆژئاوای کەربەلا و ئەم ئەشکەوتانە لە سەروی 100 مەتر بەرزی لە ئاست ڕووی دەریاون و لەسەر زەوی لە قوڵایی بیابان بە ئاسایی دەبیندرێن. ژمارەیان 400 ئەشکەوتی بچووکە و شوێنەوارناسان ڕەتی دەکەنەوە سروشتی بن و دەڵێن دەستکردی مرۆڤن. بەرزی و درێژی هەر یەک لەم ئەشکەوتانە مەتر و نیوەک دەبێت و پانیەکەیان نیو مەتر کە لە شێوەی ژوورێکی بچووک دەردەکەون. بەپێی بۆچوونی بەشێک لە شوێنەوارناسان دواترین نیشتەجێی ئەم ئەشکەوتانە لە نێوان ساڵانی 1200 تا 1300 پێش زایم بووە، واتە لە سەردەمی فەرمانڕەوایی کۆنی ئاشووریدا بووە و دەڵێن بەپێی هەڵکەوتە جوگرافیەکەیان ڕەنگە دوایین نیشتەجێی ئاشووریەکان بوو بێت لە سنووری باشووری فەرمانڕەوایەتەکەیدا. لە ساڵانی 1970 و 1972 چەندین تیمی بیانی لێکۆڵنەوەیان لە ناو ئەم ئەشکەوتانەدا کردووە و ئێسک و پرووسیان تێدا دۆزیوەتەوە، بەڵام نەیانتوانیەوە نهێنی دروستبوونی ئەم ئەشکەوتانە ئاشکرا بکەن. لە کاتێکدا بەشێکیان لە ساڵی 1984دا کاری هەڵکەندن و دەرخستنیان لە ژێرنمی بیاباندا بۆ کراوە. هەر ئەوەش نا، گوتە و چیرۆکی ئەفسانەیەش لەسەر ئەم ئەشکەوتانە کراون. دانیشتوانی ئەم ناوچانە ئەم ئەشکەوتانە بە شوێنی نیشتەجێی جنۆکەکان ناو دەبن. هەر با لە ناو باسی شوێنەوار و شوێنی مێژووی بمێنینەوە باسمان کردەوە شوێنی ئەفسانەی وشتیوانی ئەفسانەیە کە ئەفسانە شتێکە لە خەیاڵا دروست دەکرێت. بە ئەم بەیانیەمان وانە بێ بڵین ئەو شوێنە ترسناکە یان حاڵەتێکە. بابتان بە بۆ شوێنێکی دیکە کە شوێنەوارە، بەڵام ئەمەیان لە تورکیایە. ئەچینە شاری ئیسانۆی تورکیا، یەکێکە لە شارە مێژوویەکان کە لە ساڵی 2012 لە لیستی کەلەپوری جیهانی لەلایەن یونسکۆ تۆمار کراوە. شارەکە مێژوویە و مێژووەکەشی زۆر کۆنا، نزیکەی 6000 ساڵ دەبێت کە پێکاتەی کۆمەڵایەتی ڕۆمەکان بووە. ئەوەی کە ئەمەوێ باسی بکەم لێرە ئەوەیە کە لە نوێترین دۆزینەوە لە شارەکە لەلایەن شوێنەوارناسەکانی تورک ئەنجام درراوە پەیکەری ئەفرۆدۆیت و دیۆنیسیۆس کە خواوەندی خۆشەویستی جوانی بوونە و هەروها لەوێ شەرابیش دۆزراوەتەوە کە مێژووی ئەم دۆزینەوەیە بۆ 5000 ساڵ دەگەڕێت. شوێنەوارناسانی تورک هەردوو پەیکەرەسەری خوداوەندی خۆشەویستی و جوانی ئەفسانەی یونانی خودای شەرابیان دۆزیەوە. شوێنەوارناسان لە کاتی گەڕان و هەڵکەندن لە شاری ئیسانۆی کۆن لە ناوچەی چاودار لە شاری کوتاهایە ئەو پەیکەرە سەرانەیان دۆزیوەتەوە. پرۆفیسۆر گۆکان جۆشکۆن ڕێکخەری هەڵکەندن سەر بە زانکۆی دۆملۆ پینارۆ بەرپرسی بەشی شوێنەوارەکان بە ئاژانسی ئەنادۆڵی ڕاگەیاندووە لەگەڵ تیمێکی 100 کرێکاری و 27 تەکنیکار بەردەوامین لە کارکردن لە شاری ئیسانۆ بەبێ پچڕان و لە گەڕان و لێکۆڵنەوەکانیاندا توانیوێتیان پەیکەرەکانی ئەفرۆدیت و دیۆنۆسیۆسیس بدۆزنەوە کە مێژوەکەیان بۆ 5000 ساڵ لەوە و پێش دەگەڕێتەوە کە ئەم ناوچەیە 50 کیلۆمەتر لە شاری کوتاهایەوە دوورە. شاری شوێنەواری یان مێژووی ئیسانۆی یەکێکە لە شوێنە مێژووی و گەشتاریەکانی ناوچەی کوتاهایە لە ڕۆژئاوای تورکیا و لە ساڵی 2011ەوە کاری گەڕان و هەڵکەندنی تێدا بەردەوامە و گرنگترین دۆزینەوەی شارەکەش پەرستگای زۆسا کە لە ساڵی 2012ەوە لە لیستی کەلەپوری جیهانی یونسکۆ تۆمار کراوە. هەروەها ئیسانۆ نازناوی دووەم ئەفیسی پێبەخشراوە. ئەفیس یەکێکە لە شارە مێژووی و بەناوبانگەکان لە تورکیا و لێکۆڵەرەوان دەڵێن ئەم شارە پێکهاتەیەکی کۆمەڵایەتی و ژیان بووە لە سەردەمی ڕۆمەکاندا و یەکێک لە نیشانە سەرسوڕهێنەرەکانی شارەکە ئەوەیە بە ئاسانی دەتواندرێت گۆڕی ژنان و پیاوان لە یەکجیا بکرێتەوە لە ڕێگەی نەخشی سەرگۆڕەکان کە نەخشی سەرگۆڕی ژنان
بە ئینجانە و گوڵ وەک هێمای ناسشی و مهرەبانی و نەخشی سەرگۆڕی پیاوان بە شێر وەک هێمای هێز نەخشێنراوە. ئەم جیهانە پڕە لە شتی سیر و سەمەرە، هەندێکیان سروشتین، هەندێکیشیان دەستکردی مرۆڤن. جا ئەوانەی کە سروشتین جۆرە دارێکە کە سەکایی ناوە، ئێستا کەمێک باسی لێەوە ئەکەین کە ئەم دارە زیاتر لەکوێ هەیە، لە کالیفۆرنیا هەیە. لە دوای ئەوەی کە ئەو ئاگرکەوتنەوە سروشتیانی کە بەرەوکی چەند دارستانێکی جیهانی گرتەوە، دارستانەکانی کالیفۆرنیا یەکێک بوون لەو پانتاییە سەوزانەی جیهان کە ئەویش زیانێکی زۆری بەرکەوت بۆ هۆی سوتانی درەختێکی زۆر بە تایبەت درەختی سوکایە کە تا ڕادەیەک بەرگری ئاگر ئەگرێت. سیر و سەمەرەکەی لەوەیە، بەڵام لە ئاگر پارێزراو نییە کە ئێستا لەلایەن بنکەی لێکۆڵینەوەکانی دارستانەکانی کالیفۆرنیا هەڵ بۆ ڕواندنەوەی دووبارەی پارێزگاریکردن یاخود دووبارە بیڕوێننەوە یاخود پارێزگاری لێ بکەن بەم شێوەی کەسان ناو راپۆرتەکە باسی لێوە ئەکرێت، چونکە ئەم دارە زۆر زەبەلاحە لە هەموو جیهاندا، تەنیادارێکە کە ئەوەندە بەرز بێت و ئەوەندەش خۆڕاگر بێت. با پێکەوە بابەتە ببینین. دارستانە سوتاوەکەی ویلایەتی کالیفۆرنیای ئەمریکا بۆ تاپۆلێکی پراکتیکی بۆ پیادەکردنی پرۆژەیەکی نوێ کە دووبارە چاندنەوەی داری سکوایە بە گەورەترین و زەبەلاحترینی دار لەسەر زەویدا دەنرێت. سکوایەکان بە شێوەیەکی سروشتی لە دامێنی خۆراوایی کوێستانەکانی سیرانوادا لەو ویلایەتە ڕواون کە بەرزێکیان دەگاتە زیاتر لە 91 مەتر. دامەزراوەیەکی قازانجنەویست لە پێناو پاراستنی سەوزایی و دارستانەکان لە کالیفۆرنیا پرۆژەیەکی ئەنجام داوە کە مەبەستلەی لێکۆڵینەوە لەسەر دارە سوتاوەکانی دارستانەکان و بە تایبەت داری سکوایە بکات کە لە ڕووی جیناتی دارەکان گەورەترین درەختی سەرگۆی زەوی هەژمار دەکرێت و ئامانجیش لەو لێکۆڵینەوەیە بۆ پاراستنی ئەو جۆرە درەختانەیە. ئەگەر بزانین گەورەترین و کۆنترین دارەکان لەکوێن، ئەوە لە کاتی ئاگرەکان دەتوانین زووتر فریای ئەو شوێنانە بکەوین و هەندێک ڕێکار بگرینە بەر بۆ پاراستنیان. کۆپیکردنی جیناتی دارە کۆنەکان کە تەمەنیان بۆ چەندین سەدە دەگەڕێتەوە کاری ئەم دامەزراوەیە. ئەمەش لە پێناو پاراستنی ئەو جۆرە دارانە لە ئەگەری سووتانیان و لە ناوچوونیان بۆ ئەوەی بە هەزاران کۆپی لە جیناتەکە هەبن و دووبارە لێیان بچێنرێتەوە. ئەو درەختانە کە بە درەختی سکۆیا ناسراوە لە ماوەی ڕابردوودا ژمارەیەکی زۆریان سووتان. ئامانجی ئێمە ئەوەیە کە قەد و ڕەگی درەختەکان بپارێزین، چونکە بڵێسە و کلبەی ئاگر ناتوانێت تا ئەو ئاستە بەرز ببێتەوە گەڵاکانی بسووتێنێت. بەهۆی گۆڕانکاریەکانی کەش و هەوای گۆی زەوی مەترسیەکی گەورە هەڕەشە لە ژینگەی جیهان دەکات. بۆ ڕزگاربوون لەو دۆخە هەوڵی جدی دەدرێت بۆ سازگارکردنەوەی کەش و هەوا. یەکێک لەو بیرۆکانەی کە ئەم دامەزراوەیە وەک ڕێکارێک بۆ ئاگرکەوتنەوەی دارستانەکان بۆ ساڵی داهاتوو دەیگرێتە بەر ئەوەیە بە جۆرێک جەڵی تایبەت یاخود جۆرە بربەستێکی دژە ئاگر و گەرمی قەدی دارەکان دابپۆشرێن کە پێشبینی دەکرێت ئەم ڕێکارانە سەرکەوتوو بن، بەڵام هێشتا هەڵسەنگاندن و تاقیکردنەوەیان بۆ نەکراوە. بابچینە سەر چەند هەواڵێکی تەکنەلۆژی و فیلم و یاریە جیهانیەکان کە لە جیهانی یاریش کۆمەڵێک بینەر هەن کە بینەری تایبەتی خوان حەزیان لەو یاریانەیە. منش لێرە ئەم بەیانیە بێبەشیان ناکەم. وەک سەرەتا ئاماژەم بۆی کرد کۆمپانیای ڤیڤیو جۆرە لاپتۆپێکی نوێی 13 ئینجی بڵاو کردوتەوە کە بە قسەی ڤیڤیو زۆر لە دێڵ و لە HPش باشترە، بە نرخێکی کەمتریش دەخرێتە بازار، بەڵام بۆ یاریکردن ناگونجێت. کۆمپانیای ئیسوس زۆرە لاپتۆپێکی نوێی ڤیڤۆی ئاشکرا کرد. خاوەنی شاشەیەکی قەبارە 13.3 ئینچە، شاشەکەی بە تەکنەلۆژیای ئۆلێد و تەچ کار دەکات، لەگەڵ کیبۆردێک لە شاشەکە دەبێتەوە و دەتوانێت وەکو تابلێت بەکاربێت.
ئەو کۆمپیوتەرە نوێی ڤیڤۆ بە ناوی ڤیڤۆ سلیت ئۆڵێد دەبێت نرخی لە $600 دەست پێ دەکات. خاوەنی شاشەیەکی ئۆڵێدە دەتوانێت زیاتر لە 1 ملیار ڕەنگ دروست بکات لە یەکیان زیاب بکاتەوە. دەتوانێت بە کەمتر لە 0.2 لە سەدای چرکە وەڵامی تاج بداتەوە. لاپتۆپە تابلێتەکە خاوەنی کامێرایەکی 13 مێگاپیکسلیە وایفای 6 لەسرە و USB Type-C کار دەکات. شوێنی هێدفۆنی هەیە و بە پێنووسی زیرەکی ئەیسوس 2.0 کار دەکات. ڤیڤۆ سلیتی 13 ئینچ خاوەنی 8 گیگابایت ڕامە 256 گیگابایت میمۆری ناوەچی SSD-ە. پرۆسێسەرەکەشی کواد کۆڕی ئینتێل 3.3 گیگاهرتزە و بە ویندۆز 11 کار دەکات. یەکێکی تر لەو هەواڵ و زانیاریانە ئەوەیە کە گوگڵ هاوشێوەی ئەپڵ ئەم ساڵ واز لە پرۆسێسەری کوالکۆم دەهێنێت و لەم ساڵ بە دواوە پرۆسیسەری تایبەت بە خۆی کار دەکات کە ناوی تێنسەرە. Innovation in the history of the company. It's the culmination of years of investment in AI and Google's deep experience in silicon. The name is a nod to tensors, a building block of machine learning computation. And built our chip based on where ML models are heading, not where they are today. Starting with the integrated ML engine, the TPU, it was custom made by Google Research for Google Research. For the image signal processor, or ISP, we brought key algorithms directly into the silicon for power efficiency. و CPU یعنی هەم GPU هەیە هەم CPU ڕامی تایبەتە لەگەڵ پێداویستەکانی مۆبایلەکە کارەکات. ئەو مۆبایلێ گوگڵ ئەم ساڵ ئەو پرۆسێسەرەی بۆ دروست کردووە. پێکسەڵ 6 و 6 پرۆیە کە هەردووکیان بە شێوەیەکی زۆر خێرا کارەکەن و هێزیش کەمتر سرف دەکەن. پاتریش کەمتر دەسووتێنن بۆی کە پرۆسێسەرەکە لەگەڵ پێداویستەکانی مۆبایلەکە بەو شێوەیە دروست کراوە. ئەمەش وای کردووە نرخی مۆبایلەکە هەرزانتر بێت بۆیە گوگڵ پێکسەڵ 6 بە $600 و 6 پرۆ بە $900 دەفرۆشت. It has to be really good at heterogeneous computing. Here's what that means. کۆمپانیای فۆرد دەیەوێت با دیزاینێکی کلاسیک ئۆتۆمبیلێکی کلاسیک بەڵام بە مەکینەیەکی کارەبایی نوێ بکاتەوە. مۆدێلی 1970 فۆرد بە مەکینەی کارەبایی دووبارە بڵاو دەکات. ئەو ئۆتۆمبیلی فۆرد خاوەنی 281 هێزی ئەسپا. ڕاستە ئەو پیکابە دیزاینەکەی کۆنا بە نۆستالیژە دروستکراوە بەڵام مەکینەکەی کارەباییە و نرخەکەیشی هێشتا ئاشکرا نەکراوە بەڵام پێشبینی دەکرێت کە تا کۆتایی ئەم ساڵ بڵاو بکرێتەوە. کە لە بوارە تەکنەلۆژیەکان باسی زنجیرەیەکەکەم کە زۆر بەناوبانگ بووم کات ئەم فترەیە لەمەوە پێش سکوێد گێم ناوەکەیتان بێگومان بیستووە. چەند پەرەپێدەرێک هەڵساون بە دروستکردنی یاریەک بە ناوی کراپ گەیم کە لە یوتیوب و هەروەها تویچ زۆرترین بینەریان هەیە. High octane gameplay and more. When developing Crop Game, we really wanted to make sure with the game, we wanted to make sure the gameplay was. ئەوە یاریەکە بە شێوەیەکی 3D تا لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو لە کۆمپیوتەر فرۆشێکی ئەکجار زۆریشی هەبووە لە یوتیوب و تویجیش بینەرێکی زۆری هەبووە. هەرچەندە یاریەکە بە خۆڕایە بەڵام پارەیەکی زۆری لە ناودا خەرج کراوە. لە بابەتێکی دیکە لە شاری سانتیاگۆی پایتەختی چیلی پێشەنگایەکی هونەری لەلایەن هونەرمەندی بەناوبانگەکانی جیهان کرایەوە.
پێشەنگاکە زیاتر خێزانی بووە دەیان خێزان چێژیان لەو بەرهەمە هوەریانە لە نێو پێشەنگاکە وەرگرتووە بە تایبەت لە پەیکەری لاستیکی مراویە زەبەلەحەکە. هاوڵاتیان دەڵێن ئەمە دەرفەتێکی گرنگە بۆ چوونە دەرەوە و دوورکەوتنەوە لە مەینەتیەکانی کۆرۆنا. چەند هونەرمەندێکی ناسراوی جیهانن پێشەنگایەکی کراوەی پەیکەرسازی و شێوەکاریان لە سانتیاگۆی پایتەختی چیلی کردەوە. پێشەنگەکە مەبەستلەی دوورخستنەوەی خەڵکی بوو لە ماندووبوون و ئازارەکانی کۆرۆنا. دەیان خێزان سەردانی پێشەنگەکەیان کرد و کەشێکی خۆشیان بەسەر برد. پێم وایە پێشانگا کراوەیە بۆ خێزانەکان دەرفەتێکی گرینگە تا بچنە دەرەوە پشوو بدەن چێژ لە شوێنە کراوەکان و کارە هونەریەکان وەربگرن کە لەلایەن هونەرمەندە بەناوبانگەکانی جیهان ئافرێنراون. ئەوەی سەرنجی سەردانیکارانی ڕاکێشاوە سێ بەرهەمی هونەری گرنگ بوون کە بریتی بوون لە مراوی لاستیکیم هونەرمەندی هۆڵندی فلۆرنتیجین هۆفمان. ترۆلە دارەکە کە لەلایەن تۆماس دامبۆ هێلکەی سوورە و کراو لەلایەن هێنگ هۆفسترا. لە ساڵە 2017 منە کاریم سەردانا بێ پێشەنگە هەیە بکەن بڤی شێوەی لێvê carê me nexwast em vê derfetê ji dest bidin ji ber ku me gelek hejê dikir û mebesta min jê ew e ku karê wan gelek baş e. پاتای کۆرۆنا چالاکیەکانی لە جیهان سنووردار کرد. خەڵکی لە سەردانیکردنی شوێنە گشتیەکان بێبەش بوون. بۆیە چالاکی لەم شێوەیە بوونەتە دەرفەتێک بۆ خێزان و هاوڵاتیان تا سەردانی دەرەوە بکەن و چێژ لەو چالاکیانە ببینن. کۆتایمان بە بەرنامەی ئەمڕۆی بەیانی 24 هێنا هیوادارم کە بەدڵتان بوو بێت چاڕوان مەبنس بینش یەکتری دەبینینەوە خواتان.